کاک ڕزگار چۆنی؟ شلوني قرباني باش تساوكم وەڵا باش ڕێزتێ وەزە صافي قرباني باش تساوكم باش کاک ڕزگار بەڕێزت بەرپرسی دیوای هێزەکانی فریاکەوتنی سلێمانی وەنیا والله قربان شي جنابه من ناوم قادر نادرە عفوا قربان ست ساوكان تا خديجه سپاس دەکەم وانت كا جماعه ولا مستر عفوا كاك یەک پرسیاری سەریعم هەیە قربان خدمتها کاک ڕزگار چۆن دەکرێت بە زۆرم لێ هەژماری من بە خەڵک پڕ دەکەنەوە نه والله بزورم لنيه كاك خالد اما فرمانێکمان بۆ هاتووە لە وەزارەتی ناوخۆ دەبێت نازانم جەناب ئاگاداریانە حکوومەتی عێراقی وەفدێکی نات بۆ لای ئێمە بەڵێ ئەڵێ ئەبێ تەوتین بکرێ طبعا تۆ ئەڵێ ئەبێ تەوتین بکرێت تەوتین بەڵێ ئێوە ئەوە ڕێگا ڕاستەکەیە ئێمەش وەزارەتی ناوخۆ ئێمەش حکوومەتی هەرێم ئاگاداری کردنەوە ئەکرێ هەژماری مرد ئەمە لەبەرەوەی کارمەند و پۆلیسی حکوومەتی هەرێمین فەرمانەکانی حکوومەتی هەرێم ئێمە جێبەجێ ئەکەین یعنی ئێستا کاک زوومەندانێ کاک قادر تۆ گوێ لە خۆبا مسلمان عفون کە بەڵێ نا کاتت ناگرم بەس ئەو پرسیارەیە مادام نا لە خزمەتم قوربان ئێمە فۆرمێکە بڵاوێ کتەوزیەکردن چێ پڕی ئەکاتەوە پڕی کات چێ پڕی ناکاتەوە خۆی دوای تەحملی مەسئولیاتەکە من ناتوانم بیکەم کاک ڕزگارەوەنەوە ئەگ لە هەڕەشە نییە خۆی تحمل نەخێ نا تۆ زین چۆنە ئیشی ئێمە عسکەری نەمە قوربان بن ئێمە هەموو ئیشێک بە ئەمر و بە جێبەجێکردنی فەرمانەکانەکە بەس یەک قەوس ئەخەی ناکە ئێمە لە تۆ گوێ لە برا بەڕێزم تۆ من حەزەکەم ئێمە لێرە فۆرمێکە ئەینێرین ئەڵین کاکە بۆ مەسلحەتی عام لەبەرەوەی حکوومەت ئەبێ ئێمە هەژماری من یا تەڵتیم بکە تۆ ئەیکەی پڕیکەنەوە پڕی ناکەی تۆ من ئەوەی کە پڕێکات و ئێرم بۆ وەزارەت ئەڵێن ئێمەمانەمان پڕ کردوێتەوە ئیتر دوایی چی ڕوەدا خو من نازانم خو من بەڕاستی غەیبم پێ نییە نازانم دوای ئەمە چییە ئێمە هێشتا پڕمان نەکرد هێشتا ئێمە فۆرمەکانمە بڵاو نەکردو تۆ جەناب تەلەفۆن بۆم نەکرد بەداخەوە وەختێکی خراپە ئەم پەیوەندیانە من حەز ناکەم بچمە ناو شتێکەوە دوو بەیانی ئێستا جەناب خۆت ئەزانی حەملە ئینتیخابی ئەحزابی سیاسی دەستی پێکردەوە ئێمە نامانێت بەشێک بین لەم شەڕەی ناو ئەم خەڵکە کردوێتی نامانێت بین بە بەشێک لەو شەڕە ئێمە خەڵکێکی متەسیبی دەوڵەتی خەی ناکە بەس خۆ لە دەرەوەی یاسانین یعنی قوربانێمە لە دەروی یاسانین وانە یعنی بە زۆرم لێ بێ قسەیەک لە من وەربگری بۆی بەیانی ببێ بە حەڵایەکی بەس کاک ڕزگار ئەتوو بە خۆ دەڵێی تحملی یاسایی یعنی کارمەندێک ئازادە لۆ خۆی ئیمزا بکە بەڵام بەیانی کرد هەژماری من بە پێ ئەو کارتە مەعاشیانە من ناتوان بۆ برادرە بڵێم من معاشە دەچکە باش ینی بۆ ئازادانە نییە خەڵک بخۆی چاڵ بژێرێ ئێخر ئەوە هەڕەشەکە کاکە ئەوە هەڕەشە نانا ئاخر براکەم ئەمرێ لە وەزارەتی ناوخۆی هەرێم هاتیەوە نیە بەڵێ حەزەکەم بە ڕێز و جوابی جەنابەوە جەناب و کابرایکی ڕۆژنامە نووسی منە خەمم سەر بەڵێ سپاس پێم خۆش نییە تۆ من ڕاکێشی بۆ شتێک ئیشی من نییە قەی ناکە بەس فعلەکە ڕوودەدا بە قوربان ئێوە غەدر لە خەڵک دەکەن من نازانم لەگە چێ قسە بکەم وەزارەتی ناوخۆ هەر ناگرێت هەمووتان ئەوە بەشەکن لەو غەدرە ئەی چۆن ئەدی خۆ قابلە تو ناگەی بۆ سەرۆکی حکوومەت بڵێ واز لە خەڵک بێنن وەڵە ناهر ناگری ئەگەنا بۆی دەکەین بۆی ناکەین وەزانی ئەزانم ڕێبەر ئەحمەدی شەر ناگرێ بەجددیە من نازانم ئەوە ڕێبەر ئەحمەد سەرۆکی متەسیبی ئەم دەوڵەتی ئێمە متەسیبی ئەم دەوڵەتی دەوڵەت چی فەرمانێ بە ئێمەکە ئێمە جێبەجێەکەی ئەسڵەن زەخت لە ئێمە نەکراوە باشترە یا تەوتین یا ژماری من بێگومان تەوتین باشترە کەس ناتۆ بەلای ئێمە تا ئێستا لێمە پرسێتەوە بەڵام هەژماری من خۆمان چوین داوامان کرد ئێمە چۆن بەشداری بکەینەوە هەژماری خۆمان چوین بەشدار بەس لە ڕووی قانونیەوە کاک ڕزگار دوایین شت نامەیە کاتت بگیر کاک ڕزگار بەس قانونی عێراقی ئەڵێ تەوتین ینی بڕیاری یادگای فیدرالیە کە لە هەمووان گەورەترە بەیانی پێمان بوتێت تەوتین شەکەین جەنابی لە ئەوروپاژی
زۆر لە من باشترە و شتان نازانی یعنی من ئەتوانم کارتی دوو شوێنم هەبێ ساوی بانکیم لە دوو شوێن هەبێ کەی کێشەیەوە بەس گرنگ بە زۆرم لێ بەسە خەرک فەرز نەکەن ئەوە گرنگە نەکە سزا بدرێ ئەم عیبە گەورە پێ ئەمە مەسەلەی کردنەوەی حسابی بانقیە لە بانکێکە من ئارەزوی خۆم ئێستا لە حسابی بانقیە حسابی خۆمەکەەوە بەیانی دەوڵەتی عێراقی فەرزی کرد بەسەر ماوەتی بێت جا هیوادارم کە تەڵتینەکە فەرز کرا بەسەرمانە ئەو کاتە تۆ فەرز کراوە بۆزی دارە عێراقیش بڵێیت ئەمە قانون ڕێگە بە تۆ نایە تەڵتین فەرزکردی خەڵک حەزەکە ئاژماری من خۆزگە ئەوەشی بوو کردات کاکە ڕزگار براتە قانونی دەوڵەتینەکە فەرزەکرێ بەسەر خەڵکا برام ئەو دەوڵەتیە براکەم ئەوی کە پریڤاتە کاک ڕزگار بە قوربان دەوڵەت جودا لەگە پریڤات یعنی هزار کەس باسی کشتی پریڤات باش نییە بانقی پریڤات ئیفلاسەکە چێ زەریبەکەی لۆ دەداتن بەس دەوڵەت بەرپرسە بەرحاڵ نەمنامەوێت کات من بگرین من پەیامەکەم بۆ جەناب زۆر وازە ئێمە داوامان کردووە لە کارمەندانی خوار خۆمان فۆرمێ پاهەنابێ بەشداری ئەەکەی بیکە کێ بەشداری ناکە من تەحملی مەسئولیاتی ناکەم ئەخر ئەو زمانە باش نییە بڵێەوە لە بەردەستانە ئازادن سپر دەکەنەوە من بە تۆ ئەڵێم ئەیکەی بیکە نایکەی من حەقم چییە بەسەر تۆ کەیفی خۆت ئەخرە تو دەرێ تۆ ئازادی بەس ناتوانانی برێ خەڵک تحمل دەکەی خۆت تحمل دەکەی ئەوە هەڕەشەیە بە قوربان من پێم وتووە پێمان ڕاگەێنراوە کەی بەشداری پێیا لە تەوتی نایە لە بڵێ ئازادانەیە و تۆ خەڵک ئازادە بەڵام من خۆم ئەیکە بیکە بە قوربان تۆ بۆ خۆت بیکە دژی دیعای حزبەکەت عریزێک بە من بڵێ من بەشداریم نەکردەوە حکوومەتی عێراقی معاشەکەم نایەت حکوومەتی عێراقی لۆ نادە فۆرمێکم بۆ نردووەکو من بوو کردە کاک ئەوە هەمووی نەوعەک لە زەخت و هەڕەشەیە ئەی چۆن ئەڵێ ئەگە سبەی ئیمزا نەکرا خەڵکە ترسێنن بە قوربان خەڵک دەبێ ئازاد بێت چی هەر بژار کاک ڕزگار پێویست ناکە ئەوە لەگە من وا دەڵێ دەبی لەگە کارمەندێکی فەقیر چ بڵێ کاچ خۆم بازارگەرم کردن نییە من لە ئەوروپای لە بێ ئیش نیم ئەوروپا سعاتی بەدە $2 من دێم خەم لەو میلەتە دەخۆم خۆچینگۆ نیم خۆ بەخش دێم ئەو قسانە لەگە من نەکەی کاک ڕزگار جارشکە خۆش نییە تۆ کابراایکی مستەفیدی ئەمن قوربانی دەرم لە پێش دەرکەی لێم دەدرێ ئەو قسانە لەگە مە مەکەن ئەمەش خوێنمان داوە خۆرە تو نەداوە هەموو کورداوێتی چی هەریەکە ڕستێتەوە بەس ئەتو لە دەسەڵاتی خەڵکەیە لە زیندانە خەڵکەیە معاشی نییە بە قوربان بە قوربانێ بم پێم مەفرۆشە تۆ لە من کورتتر نی لە من دڵسۆزتر نی بم بڵاتەوە وەڵایی ئەگەر بە قوربانە من و تو هەردووکمانۆکو یەشین ئەتوانی بێ لێرە دابنیشین بەیەکەوە بیسەلمێنین کامان دڵسۆز بەهرحاڵ ئەو بابەتەشکەیە بەس گرنگ و زادە بە خەڵک مەکەن ئەمە بێ ئیش نین دێن لە خەمی میلەت نەبی چیشمانەیە لە ئەوروپا بە من مەڵێ مستەفیدی بەڵێ مستەفیدم لەبەر ئەوەی مەکانەکەم هەیە و بەپی مەکانەکەی خۆ معاشمە چۆن جەناب لە ئەوروپا معاشی خۆی من ئیش دەکەم ئیش بە عەرەقەی نیچوانی خۆم ئیش دەکەم بە قوربان خۆ خێرم پێ خۆمیان بەکوش بۆ وڵات حکومەتیش من خەزارانی کاچ خۆم هەزارانی وەکو نا لای ئێمە خەڵ خۆی شەید دەکرد داکو بابشی دەگیرە بەهرحاڵ کاکە و مەوزوع عشکەیە بەهرحاڵ پەیامەکەت گەیشت شانازیان پێوەکەم خۆشم ئامادەم لە پێناوی یعنی ئەو وڵاتە ئامادەم هەموو دەخێ خۆ ئەگەر بێ من باشە بەهرحاڵ چی لێرە بێ ڕەخی لە دەوڵەت بێ کاگە زین شوێنە کا قادری ئێمە متەسیبی ئەم دەوڵەتەی من پێم خۆش نیە تۆ هجوو ئەخرە تو خەڵکی بریندار دەکەی بە قوربان ئێوەڵێ بازاری خۆت خۆشکەی بازاری چی من خۆشەکەی ئەمن ئەو نیسەعاتە لە خۆم دەتوانم بچم لە دیار ڕۆژ بم سەیری فلیمێک بکەم ئەمەشی دەوڵەتە مەحقول نییە تۆ یعنی دەست بەرن ئەگەر من گەندەڵیەکەمێ ئەو گەورەترین کێشە سەد تەوتینە گەورەترین کێشە حکوومەتی عێراق معاشێک لەوانەی نادە تەوتینە ئەو جەنابەت یەک لەو شوێنانەی کە زەخت دەکەن لەسەر خەڵک کە هەژماری من پڕکاتەوە سەری یای لەبەر من زەختم نەکرد ئەگەر ئەو پیاوە پڕی با پڕی نەکات ئەوە بزانە هەڕەشەی دەکەن لێیان بە قوربان کارمەندن لەبەردەستان ئەگەر زەختم لێکوتم بۆ پڕی نەکردێتەوە
ئەو کاگەشە تو باسی چی ئەەکەی بۆ من کا قادر بەڵێ بەرحاڵ باشە براکەم لا بەڕێ دەکەم تەوتین و هەژماری من هەردوو حەقێکی تەواو مەشروعی پێشمەرگەیە ئێمە هەردوو حکومەت شەخ دەکەنەوە جا حەزەکەم تێبگەێنم ئێمە فۆرمێکی هەژماری منمان بڵاو کردوەوە ئەڵێن کێ ئەیکات ئێمە ئەتوانین هاوکاری بین و بۆی بەرزەکەینەوە وەکو حسابات و ئێمە دامەزایکی عسکەرین ئێمە شوێنێکی مەدەنی نییە بڵێنینەک ئێمە تەوتینشتان پێداون تەوتینشتان پێداون قوتین نەهاتووە بە حکومەتەکەی بە عێراق بڵێ کاکە نووسینگەی ئەو بانقانەمان لە کوردستان بۆ بکاتەوە بۆ ئەوی خەڵک ڕوو کاتە قوتینش من لە سلێمانی ئاژیم لە گەربیان ئەژیم بە هیچ شوێک ئەو سێ بانقەی کە دەوڵەتی عێراق ڕائگیری کردووە هیچ نووسینگەیەکی نێدەم یعنی ئەو فۆرمەی پرتان کردەوە کاکزگار باەک ئەو فۆرمەی پرتان کردەوە بەس مزەڕەت هەژماری منی ئەوەشتی پێ لەو فۆرما یەکەم کەس نووسیا TBI یعنی یەکەم بانک TBI خەڵک دەتوانێت و TBI پرگادۆ کە عیلاقەی بە عینەوەیە ناوی چی ئەوە تەوتینەوەی من ناچم زەختی لێ بکەم نەخێوێ بێ ئیسلامی و نازان بەچی فەرموو خەڵک لە ناوی نەگاتیایەتی ئەڵێ بە TBI یەکێکە لەو سێ بانک ئەی ڕاڤیدێن و ڕەشیدی تێدا نییە تیانە نەخێر بە من مەڵێ ئەو بە حکومەت بڵێت ئەمەی بۆ تیان ئەجەوە حکومەتی هەرێمە و فۆرمێر ناردووە بەرحاڵ پەیامەکەت گەیشت وەڵامەکەت گەیشت سوپاس کاکزگار چاوەی کاکات